ئەو هێرشەی کە دەوڵەتی تورکا کردوێتی بۆ خاکی ڕۆژاوای کوردستان چەند ئامانجێکی هەیە. یەکێک لەو ئامانجانە ئەوەیە کە تورکیا بە هیچ شێوەیەک نایەوێت قوارەیەکی سەقامگیر لە سووریا بە تایبەتی لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا دروست بێت و بە تایبەتی تر قوارەیە کە لە ژێر سایەی فکرێک و هێزێکە کە لە سووریا ئەمڕۆ توانی ناوچەیەکی باش کۆنتترۆل بکات و بتوانێت سەقامگیری بەرپا بکە لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا. ئەوە یەکێک لە ئامانجەکانە و ئامانجێکی تر ئەوەیە کە دەیەوێت گۆڕانکاریی دیموگرافی لە ناوچەکە بکات و خۆمانیش ئەزانین کە هەر بۆ خۆی لە ئەنجامی ئەو هێرشەی کە ئێستا بەرپا بووە نزیکەی 100,000 کەس ئاوارە بووە و ئەگەر شەڕش بەردەوام بێ خەڵکی زیاتر ئاوارە بێ کە خەڵکی ڕەسەنی ناوچەکەن لە جێ ئەوانیش کە ئەو ئاوارانەی خەڵکی سووریان لە خەڵکی شوێنی ترن ئەوێت بیان هێنێ بۆ ئەوێ نیشتە جیان بکات ئەمەش بۆ خۆی گۆڕانکاریی دیموگرافیە هەرچەنە ئەو پەنابەرانیش مافی ئەوان هەیە کە بگەڕێنەوە بۆ سووریا بەڵام نەک بۆ شێوەیەی کە تورکیا دەیەوێت ئامانجێکی خۆی پێک بێرێت کە ئامانجێکی مەشروع نیە بەڕاستی لە ڕووی سیاسی و هەڵوێستەکانەوە بەڕاستی ڕۆژئاوا دەستکەوتی باشی هەیە هەڵوێستی زۆربەی وڵاتەکان وڵاتە عەرەبیەکان تەنها وڵاتی قەتەر نەبێ و وڵاتانی ڕۆژئاوا هەمووی ئیدانەی ئەو هێرشە ئەکات و هیچ پاڵپشتیەکی تورکیا هیچ پاڵپشتێکی نییە بۆ هێرشە ئەوە لە ڕووی سیاسیوە بەڵام لە ڕووی سەربازیەوە ئیمڕۆ ئەبینین ڕۆژئاوا هێزی سووریای دیموکرات بەڕاستی ئیمڕۆ بەتەنیا لەسەر خاک شەڕ دەکا ئەمڕۆ تەنها ئەو هێزانەی کەوا خۆی ئەوە چەند ساڵە پەروەردەی کردووە بە پاڵپشتی ئەو هێزانە و پاڵپشتی خەڵکی ڕۆژئاوا ئێستا بەرگری لە خاکی ڕۆژاوای کوردستان و باکووری سووریا دەکات. ئەمە ئەوە ئەسەلمێنەیە کە سیاست و ئەو قوارەی کەوە لە ڕۆژئاوا دروست بووە سیاسەتێکی دروست و ڕاستە قوارەیەکی دروست و ڕاستە ینی بە خوێنی هەزارەهان شەهید ئاوا بووە و توانیەتی دەنگی کورد بگەێنێتە جیهان و نمونەیەکی جوان نیشان بدا کەوا ئەمڕۆ ئەبینین نەوەکو لە ڕووی سیاسی و لە ڕووی ئەوەی وڵاتانەوە بەڵکو لە ڕووی خەڵکەوە گەلانی ڕۆژئاوا گەلانی ناوچەکە هەمووی سەرسامە بەو نمونەی کەوا لە ڕۆژئاوا پیشاندرا هەڵوێست نەگێتە ئەو ڕادەی کەوا حەقی ئەو پشتگیریە بدا کەوا ئێمە یەک نەتەوەین کەوا جگە لەوەیش کە هەڵوێستێکی مرۆیی ئەبێ نیشان بدرێ و ئەبێ هاوکاری و ئەوانە بە خۆراک بە زووترین کات بگەێنرێتە ڕۆژاوای کوردستان سنوورەکان بکرێنەوە یعنی ئێستا تا ئێستا ئەگەر سنوور داخراوە لە ڕووی هەنێک بە بۆنەی هۆکاری سیاسیەوە ئەبێ لەمڕۆ بەداوە سەیری ئەوە نەکرێت ئەبێ یەک ریزی هەبێ یەک دەنگی هەبێ ئەبێ پاڵپشتی ڕۆژاوا بکرێت سنوورەکان بکرێنەوە بۆی بتوانرێت ئەو هاوکاریانە بە زووترین کات بگەێنرێتە خەڵکی ئاوارەی ڕۆژاوای کوردستان. ئێمە وەکو یەکەم هەنگاو قازانجێکی سیاسی لە ڕەوشەکە هەیە بۆ کورد و نەک بۆ کورد بۆ گەلانی ئەوەی کە لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا دەژین و ئەم دەستکەوتە سیاسی پێویستی بەوە هەیە کە پارێزگاری لەسەر زەمین پارێزگاری لەو خەڵکانە بکرێت و ئومێد زۆرەکرێت چووکە بۆچی ئەو خەڵکانەی کە لەوێن بڕیاری بەرگریکردنیان داوە بۆ تا ئێستاش ئەبینین کە بەرگریکردن هەیە و ئومێد دەکەین بۆ ڕۆژانی داهاتوو هەوڵ بدرێت ئەو شەڕە و ئەو هێرشە ئەو داگیرکاریە بوەستێنرێت چکە با حکمی ئەوەی کە شەڕ لە بەرژەوەندی هیچ لایەنەکان نییە ماڵوێرانی و کاولکاری لێ بێتەوە و ئەبینینی شەو خەڵکە ئاوارە بۆ و کوشتارێ و شەهید هەیە و ئاوارە هەیە هیوادارین بە زووترین کات زلهێزەکانی دنیاکەوە دەسەڵاتیان بەسەر ناوچەکە ئەڕوات و بەسەر وڵاتانی ناوچەکەی شەڕوا هەوڵێک بتەن ڕۆڵێکی پۆزیتیڤ بگێڕن بۆ ئەوەی ئەم شەڕە بوەستێنن.